دوای 40 ساڵ خزمەتکردن وەک مامۆستا و دواتر وەک بەڕێوبەری پەیمانگەی هونەرە جوانەکانی شاری کەرکووک، مامۆستا لە ڕۆژی سێشەممە مامۆستا چالاک سدیق خانەنشین کرا. هەر بە بۆنەی خانەنشینبوونی مامۆستا چالاکەوە، مامۆستایان و هەروە خوێندکارانی پەیمانگەی هونەرە جوانەکانی شاری کەرکووک ئاهەنگێکیان بۆ ساز کرد. هەنگێکە مامۆستایان و خوێندکارانی پەیمانگەی هونەرە جوانەکانی کەرکووک بە بۆنەی خانەنشینبوونی بەڕێوەبەرەکەیان سازیان کردووە. چالاک سدیق وەک مامۆستا و بەڕێوەبەری پەیمانگە و موزیسیانێکیش ڕۆڵی گەوری گێڕاوە لە خزمەتکردنی بواری هونەر لە هەرێمی کوردستان. خۆشحاڵ بووم ئیدارەی پەیمانگا ئەم مەراسیمەی بۆ من کرد کە من ماوەی 10 ساڵ لێرە بەڕێوەبەری پەیمانگای هونەرە جوانەکانی کەرکووک بووم. جێی خۆشحاڵی بوو بۆ من ئەم ڕێزلێنان و ئەم مەراسیمە گەورەیان بۆ من کرد بە بەخشینی تابلۆیەکی جوان و ئاهەنگێکی خنجیلانە لە ناو ئەم هۆڵی پەیمانگا. هەروە من خۆشحاڵ بووم کە یەکێک بووم لە دامەزرێنەرانی پەیمانگای هونەرە جوانەکان. ینی تەمەنی هونەریم بەشێکی لێرە بەسەر بردووە لە مامۆستایەتی و سەرۆکبەشی و دوو فترەی جیاواز لێرە بەڕێوەبەری پەیمانگای هونەرە جوانەکان و هیوادارم ئەم ڕەوتە هونەری هەر بەردەوام بێ و پەیمانگا گەشە بکات لە پێگەیاندنی خوێندکاری هونەر و هونەرمەند و ڕەوتی هونەری کوردی لە شارەکەیە بەرەو پێشەوە ببات. مامۆستایان و خوێندکارانی پەیمانگای هونەرە جوانەکان لە کەرکووک کار و خزمەتەکانی چالاک سدیق بەرزدە نرخێن و دەڵێنە هونەرمەندە بەشێکە لە مێژووی هونەر و پەیمانگای هونەرە جوانەکان لە کەرکووک. ڕۆژێکی بۆ من بە تایبەت ڕەنگە خۆش نەبوو بێ لەبەرەوەی یەکێ لە هاوڕێ زۆر ئازیزەکانم مامۆستا چالاکە تەقاعودەکەی دەرچووە، خانەنشین کراوە. بەڕاستی هەڵوەتێمە بەردەوام پێکەوە بین لە یەکدا نابڕێین، بەڵام من لە سەرەتای هەشتاکانەوە ئێمە هاوڕێ بووینە لە مووسڵ پێکەوە لە پەیمانگەی هونەرە جوانەکان و تەنانەت لە بەشی ناوخۆش پێکەوە بووینە و کار و چالاکیمان هەبوو بەیەکەوە بەردەوام و بۆ چەند ساڵێکیش وەکو مامۆستا بێکەوە لە پەیمانگەی هونەرە جوانەکانی کەرکووک بەردەوامین و ئەو هەڵبەت بەڕێوەبەرمان بووە، بەڵام ئەو تەنیا بەڕێوەبەر نەبووە بەڵکو کەسێکی زۆر ئاکتیڤ بووە لە بوارە هونەرێکە چ لە ناو پەیمانگا و چ لە دەرەوەی پەیمانگا و ئەو هەموو کار و چالاکیانەی کە کردوویەتی شاید حاڵی ئەو قسەیەن. منم چەند ساڵی کە لە پەیمانگەی هونەرە جوانەکان بەڕاستی مامۆستا چالاک ئیشێکی زۆر باشی بۆمان کردو و چەند ساڵە ئێمە لێرەین. مامۆستا چالاک وەک هاوڕێیەکمان بووە، بەڕاستی پێمان ناخۆشەکە مامۆستا چالاک ڕۆیشتووە. ئەو چەند ساڵی کە من لە پەیمانگا بوومە، ئەو 4 ساڵە منم پەیمانگایم، بەڕاستی مامۆستا چالاک ئیشێکی زۆر چاکی کردو بۆمان و هاوکارێکی زۆر باش بوو بۆمان. مامۆستا چالاک لەو ماوەی کە لە پەیمانگای هونەرە جوانەکان بوو وەکو بەڕێوەبەری پەیمانگاکە تقریباً 2 خولی بەڕێوەبەری پەیمانگا بوو. باسی جێی دەستی دیارە مامۆستا چالاک یەکێکە لەو هونەرمەندە بەناوبانگانەی شاری کەرکووک بەڕاستی لە بواری موزیکە جێی پەنجەی دیارە. ینی کۆمەڵێک کاری هونەری کردووە هەم بۆ پەیمانگاکە و هەم بۆ دەروی پەیمانگاکەش ئێمە شانازی پێوەکەین. ئەمڕۆ بەداخەوەڵم ئەمڕۆ خەحافیزیمان لێ کرد بە ڕێڕەوەی کاری ئیداری لە پەیمانگاکە کۆتایی هات. باسی پێمان ناخۆش بووم. بەڕێز مامۆستا چالاک سدیق بەر لەوەی بەڕێوەبەری پەیمانگەی هونەرە جوانەکانی کەرکووک بێ، مۆسیقارێکی دیاری هەرێمی کوردستان و کوردستان بەگشتیە. یەکێکە لەو هونەرمەندانی کە جێدەستی دیارە چ لە بواری هونەریەکەی چ لە پەیمانگەی هونەرە جوانەکان وەکو بەڕێوەبەر ساڵانێکی زۆرە ئیدارەیەم پەیمانگایەدا بەبێ کەم و کورتی هەمووان لێ ڕازی بوونە، هەمووان ستایشیان هەیە بووی بەهۆی ئەوەی کە وەکو کارکتەرێکی هونەری هەوڵی داوە هونەر لە پەیمانگەی هونەرە جوانەکان هەمیشە لە گەشتە سەردنا بێ، ئەوی لە توانای بێ بۆ ڕۆتی هونەری لەم پەیمانگەیە کردوێتی جێدەستی دیارە چ وەک هونەرمەند یاخود چ وەک بەڕێوەبەرە. هەمووانش لێ ڕازین بە حکمی ئەوەی کە ئینسانێکی نەرمونیانە، ئینسانێکە ئاستی و شاری و تێگەشتنی لە ئاستێکی زۆر باشدایە. بۆ هەمومان مای خەم بوو کە خانەنشین بوو ئێرەی بەجێ هێشت. سواردەیە لە خزمەتکردنی ئەو لە پەیمانگەی هونەرە جوانەکانی سلێمانی و پاشان کەرکووک دەیان و سەدان کادری هونەری لە بواری موزیک و
بوارەکانی تری هوەر لە کەرکووک و سلێمانی پێگەیاندووە کارەکانی شایەدیەوەن خوێندکارەکانی پەیمانگای ئاشنا کردووە بە هوەر و میتۆدە هوەریەکانی